بەڵێ بینەرانی خۆشەویست سێهەمین بابەتی بەرنامەی ئەمڕۆکەمان دەربارەی بێبەشبوونی 9 ملیۆن مناڵی پەنابەری ئەفغانستانی لە خوێندنە لە وڵاتی ئێراندا. لە حاڵێکدا کە مەدرسەکان لە ئێران کراونەتەوە، هاوکات نزیکەی 9 ملیۆن مناڵی ئەفغانستانی ڕێگان پێ نادرێت کە لە پاڵدەستی هاوماڵانی ئێرانی خۆیان لە مەدرسەکاندا حزوریان هەبێت. هەڵسوکەوتی کۆماری ئیسلامی نەک هەر لەگەڵ مناڵانی ئەفغانستانی بەڵکو لەگەڵ هەموو پەنابەرانی ئەفغان لە ئێران غەیرە ئینسانی قازانج پەرستانە و مەعامەڵەگەرانەیە. بەڵام ئەم ڕەفتارە هەر بەتەنیا بە دەوڵەتیش ناوەستێتەوە. سەرمایەدارانی ئێرانی خاوەنی مرغداریەکان، کوورەخانەکان، کارگاکانی بیناسازی، شیشەگەری و دەیان پیشەی دیکەی لەو چەشنەکە کاری کرێکاری گەورە و مناڵی ئەفغان دەچەوسێننەوە. ئەوانیش هەڵسوکەوتێکی لە چەشنی حکوومەتیان لەگەڵ هەیە و ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ لە بێبەشکردنی مناڵانی ئێران و ئەفغان لە خوێندن دەستیان هەیە. ڕژیمی کۆنەپەرستی ئێران لە 46 ساڵی ڕابردوودا هەلێکی لەباری بۆ سەرمایەدارانی ئێران ڕەخساندووە کە بتوانن کرێکارانی ئەفغانستانی بە مناڵانیشیانەوە بە کەمترین حەقدەست و بەبێ هیچ چەشنە وەسیلەیەکی ئیمەنی لە کاری سەخت و پڕمەترسیداردا چەوسێنەوە. کەم نەبوون ژمارەی و کرێکارانەی کە لەم ڕێگایەدا کوژراون یان پەکەوتە بوون و دەوڵەت و سەرمایەداران بەرامبەر بە بنەماڵەکانیان هیچ چەشنە بەرپرسیارەتیەکیان واستۆ نەگرت. سەرەڕای هەموو ئەوانە ڕژیم و سەرمایەداران بە هاندانی ناسیۆنالیزمی ئێرانی زەمینیان بۆ دوژمنایەتی لەگەڵ ئەفغانەکان و ئەزیەت و ئازاریان وەک گەلێک جار کوشتنیان خۆش دەکرد. ئەوان لەم ڕێگایەوە و بە ترساندنی ئەو پەنابەرانە هەوڵیان دەدا کاری زۆرتر و کاری سەختتر و حەقدەستی کەمتریان بەسەردا بسەپێنن و زۆر جار تەنانەت ئەو حەقدەسەشیان پێ نەدەدەن. مناڵانێک کە دایکیان ئێرانیە و باوکیان ئەفغانستانی نەک هەر خزمەت گوزاری بەڵکو لە مافی هاوڵاتی بوونیش بێبەشن. لە ڕووی یاساییەوە هاوڵاتی بوون لە باوکەوە دەگوازرێتەوە بۆ مناڵ و لەو ئێزدواجانەدا کە باوک خارجی بێت و دایک ئێرانی هیچ چەشنە مافێک بۆ مناڵانی ئەو بنەماڵەیە بەڕەسمی ناناسرێت. پێشڕەوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لە ئێران و لە سەروی هەموو ئەوانەوە هەڵسوڕاوانی کرێکاری بەردەوام دیفاعیان لە مافی کرێکارانی ئەفغانستانی کردووە و لە پاڵ جەماوەری خەڵکی پێشکەوت و هەوڵیان داوە کە کەش و هەوای کۆمەلگای ئێران بە قازانجی پەنابەرانی ئەفغانستانی بگۆڕن و خوازیاری دابینبوونی مافی هاوڵاتی بوون بۆ ئەوان لە وڵاتی ئێراندا.